بینەرانی عزیز دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە زۆربەی شوێنەکان ئەوەی کە زیاتر باوە و بە تایبەتی خێرخوازان دەستی بۆ دەبن بەربانکردنەوە یا ئیفتارە بۆ ڕۆژەوانانی عزیز لە ناحیەی خەلیفان کە لەوێ بارگای کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوێ ئیفتارێکیان کردووە بۆ چەند خەڵکێک و خەڵکێکی جیاواز کەسایەتی لە کەسایەتیەکانی شاری خەلیفان لەوێ ئیفتارێکی بەرفراوانیان بۆ کردووە. هاوکارم ئازاد مەراوی ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین پێکەوە بینێ دێم ئیفتارە ببینە. يا نور الهلال أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا تنقضي أنت لە درێژەی کار و چاڵاکیەکانمان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە مانگی ڕەمەزان بە پێویستمان زانی کە ئێوارەخوانێک وەکو ئیفتار سائیم ئامادە بکەین بۆ خەڵک بە شێوەیەکی گشتی بۆ ڕۆژەوانان کە سپاس بۆ خوا ژمارەیەکی بەرچاو لە ڕۆژەوانان لە هەموو چون و توێژەکان لە مامۆستایانی ئاینی ڕۆژتکی و پیاماقوڵانی دەبەری خەلیفان و دەوروبەری ئامادە بوون. بێگومان سازکردنی ئەم جۆرە بۆ نەو مناسەباتانە بە تایبەتی لە مانگێکی وەکو ڕەمەزاندا ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە لە ئیسلامدا کە بیتە هۆکارێک لە بۆ تەوبوونی برایەتی و خۆشەویستی لە نێوان چین و توێژەکان بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتیشدا خێرێکی گەورەیە کە خوای گەورە وەکو خێر لە بۆ هەموو ئەو کەسانش ئەنووسێکە هەڵساون بە ئەنجامدانی ئەم ئیفتار سائیمە. دەستخۆشی لە بەرپرس و کارجێڕانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی یەکەم کەوا ساڵانە لەو مانگە پیرۆزەدا هەڵئەستن بە سازدانی ئێوارەخوانێک بۆ سەرجەم چین و توێژەکانی دەبەرەکە لە گەنجان و ڕیسپیان و مامۆستایانی ئاینی بەبێ جیاوازی هیچ ئایدۆلۆژیایەک بەڕاستی دەستخۆشیان لێەکەین و جێگای شانازین و سەربەرز بوو. سەرەتا دەستخۆشی لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەکەین کە هەڵساون بە سازکردنی ئێوارە ئیفتارێک بۆ سەرجەم چین و توێژەکان لە شاری خەلیفان و هیندەکانی دەوروبەری بەڕاستیەوە جێگای دەستخۆشیە. ئیفتار لە ڕوانگەی شریعەتی ئیسلامی سونەتێکی بەخێرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر تەرکیز لەسەر ئیفتارکردنەوەی جەماعی ئەکات دوهانی مسلمانان ئەدا کە ئاوا جارجارە ئێواران بەیەکەوە لەسەر سفرە و لەسەر خوانێک کۆبوونەوە ئەو کۆبوونەوەی ئەبێتە مای زیادتربوونی محەبەت و خۆشەویستی و تەدایی و ئەبێتە مای یەکتربینینی سەرجەم چین و توێژەکان و محەبەت و خۆشەویستی لە نێوانیاندا زیاد دەبێت. أنا لن أنساك فأنت في قلبي دائما تمضي الأيام ودعائي كل عام ربي تقبلنا يا ربي بلغنا رمضان.